بینەرانی کەناڵی کوردستان 24 لە هەر کوێیەکەن سڵاوی خواتان لێبێ بەخێربێن بۆم دیدارە تایبەتەی کە تەرخانمان کردووە بۆ ئەنجامدانی باسوخواسێک سەبارەت بە دۆخی ڕۆشنبیری و ئەدەبی لە شاری سلێمانی لە پاراوێزی فستیڤاڵی 19هەمین فستیڤاڵی ئەدەبی و ڕۆشنبیری بنکەی ڕووناکبیری گەلاوێژ. میوانەکانمان بەڕێزان دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوات بەخێربێن، دکتۆر معرف گوڵ محەممەد بەخێربێن، معرف عومەر گوڵ عەفوەن کاک دکتۆر، لەگەڵ بەڕێز برای شاعر عەلی پێنجوێنی، لەگەڵ خاتوونی شاعر تەرزەجا، هەموولایەک بەخێربێن. ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەین دکتۆر نەوزاد، ئەم فستیڤاڵە چ ئیزافەیەکی پێیە، چ جیاوازیەکیە لەگەڵ نووسەکانی تری فستیڤاڵی بنکەی ئەدەبی گەلاوێژ؟ بڵین هەموو ساڵێک لە مانگی 11 فستیڤاڵی ڕۆشنبیری گەلاوێژ دەکرێت و چەند بەشێکە بێگومان فستیڤاڵی گەلاوێژ بڵین هەمەلایەن و فرەئاست ومانەیە لە چەندین بەش پێکاتوە، هەندێک بەشی نەریتیە بڵین هەموو ساڵێک وەکو پێشبڕشەی ئەدەبی و پیشانگای کتێب و پیشانگای شێوەکاری و دیاریکردنی تەوەر بۆ گفتوگۆ ئەمانە. بەڵام ئەم ساڵ ئەگەر پشێت بڵین جیاوازە لە ساڵانی پێشوو، کۆمەڵێک چالاشی ڕۆشنبیری ترمان بۆ زیاد کردووە، وەکو پیشانگای فۆتۆگراف و فیلمی کورت و فیلمی دۆکۆمنتاری و شەوی شعری و نمایشی شانۆیی، جگە لە سێ تەوەری سەرەکی کە ئەم ساڵ لە 19هەمین فستیڤاڵی گەلاوێژە بڵین پێشکەشیەکەین و تەرخانکردنی ڕۆژێکیش بۆ مەسەلەی جێندەر و توونوتیژی کە ژمارەیەک ژن لە بواری جێندەرە، ژمارەیەک چالاکوان لە بواری جێندەرە بابەتەکانیان پێشکەش کرد لە وڵاتانی بریتانیا، لە زانکۆی بریستڵ لە بریتانیا و لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و هۆڵەندا و بێگومان لە عێراق و لە ناوخۆی کوردستانیشا ئەم بابەتانە پێشکەش کرا و بڵین بابەتێکی تر کە بۆ ئەم ساڵ تازە بوو بڵین کولتوری تورکی یا دیالۆگی کولتوری کوردی تورکی بوو لەگەڵ قسەکردن دەربارەی ئەدەبی یەشار کەمال کە بەیانەکەی بڵین مناقەشە بوو لەسەر دیالۆگی کولتوری کوردی تورکی دوای نیوەڕۆژ ڕۆمانەکانی یەشار کەمال لەگەڵ پیشاندانی فیلمێکی دۆکۆمنتاری دەربارەی ژیان و ئەدەبی یەشار کەمال. تەوەریکی ترمان ماوە کە سبەینێ ڕۆژی چوارەمی فستیڤاڵ پێشکەشەکرێ، ئەویش دەربارەی توونوتیژی و کولتور یا کولتوری توونوتیژی کۆمەڵێک بیرمەندی عەرەب ئەم لەسەر ئەم تەوەرە قساکەن. ئیتر بەم شێوەیە چالاشیەکان لە بەدرێژای ڕۆژانی فستیڤاڵی گەلاوێژ بەردەوامە بێت. دەستخۆش. دکتۆر معرف، لە قسەکانی کاک نەوزادەوە وەکو بڵین سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ، تا چەند یعنی ئەم فستیڤاڵە بووەتە یعنی سۆنگەیەک یاخود جێگەیەک بۆ ئەفراندنی تێکستە ئەدەبیەکان، تێکستە ڕۆشنبیریەکان و پەخشکردنی ڕۆشنبیری لەم شارەیە؟ بەڵێ خۆی فستیڤاڵی گەلاوێژ کە ئێستا 19هەمین فستیڤاڵەتی بەڕاستی بۆتە نەریتێکی ساڵانە، ئەمە زۆر باشە. هەموو ساڵێک کۆمەڵێ بابەتی جۆرا و جۆر وەکو کاک دکتۆر نەوزاد ئاماژەی پێکرد پێشکەشەکرێ. دیارە هەر ساڵێک و تایبەتمەندێکی تایبەتی خۆ هەیە لە خۆی بۆ خۆی لەم سەردەمەدا، لەم سەردەمی قات و قڕیەدا با بە هەموو معنایەکەوە وا بڵێین ئەنجامدانی فستیڤاڵێک ساڵانە کە بزوتنەوەیەکی ڕۆشنبیری کولتوری کۆمەڵایەتیش لە هەمان کاتدا دروست دەکات گرنگیەکی زۆری هەیە و بایەخێکی تەواوی هەیە، نەک تەنها لەسەر شاری سلێمانی بەڵکو بە شێوەیەکی گشتی لە کوردستاندا و هەروەها پەیوەندی کورد و دەرەوەی خۆی میلەتانی دەوروبەر یا وڵاتانی دەوروبەر لەگەڵ میلەتانی تری دنیادا، چونکە بە زمانی جۆرا و جۆر بابەتی تێدا پێشکەشەکرێ، کەسانی ناسراویان ناوی جیاجایی میلەتانی جیاجایی تێدا پێشکەشەکرێ و بەشداری تێداکەن بە بابەتی جۆرا جۆر. ئەمە بە خۆی گرنگیەکی زۆری هەیە و نیشانەی ئەوەشە ئەم شارە جۆرێک لە زیندوێتی تێدا لە هەموو زروفە سەختەکانیشدا، لە هەموو زروفە سەختەکانیشدا کە باری سیاسی خراپ بووە، باری هەلومەرجی ئابووری خراپ بووە، بەڵام بزوتنەوەی ڕۆشنبیری کەم تا زۆر هەربوونی هەبووە. بۆیە لێک کاتا دەبینین شانۆ هەیە، پێشانگا هەیە، پێشانگای کتێب هەیە، پێشانگای فۆتۆگراف هەیە، پێشانگای تەشکیلی هەیە،
ئێستا ئەم فیستیڤاڵە ئەم ساڵ بۆ ماوەی 5 ڕۆژیشە کۆبوونەوەیەکی فراوانی دیارە ئەگەرچی ئێستا قەیرانێکی ئابووری زۆر سەختە بڕاستی ئەو قەیرانە ئابووریە هەم بە ژیانی خەڵکەوە دیارە هەم بە ژیانی شارەکەەوە دیارە هەم بە فیستیڤاڵەکەشەوە دیارە هەر لە قسەی جەنابتەوە ئەکرێ بگەڕێنەوە سەر ئەو پرسیارە و بچین و لای دکتۆر نەوزاد بودجەی ئەم فیستیڤاڵە دیارە لە یعنی ڕۆژگارێکی سەختە وەکو دکتۆر فەرمووی ئەو سەختیەش ڕەنگە یەکێک لە دیوە دیاریەکانی باری ئابووری بێت ئێوە مەسەلەن بودجەی ئەم فیستیڤاڵە کە ڕەنگە 10 ملیۆن دینار بێت لەم ڕۆژگارە سەختەدا وەکو دکتۆر ئیشارەتی پێەیە لەکوێ پەیداتان کردوە لە کاتێکا مەسەلەن بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری سلێمانی ڕەنگە توانای ئەوەی نەبێت پێشانگایەکی فۆتۆگرافی بکاتەوە بۆ هونەرمەندێک بێگومان ساڵانی پێشوو بودجەیەک تەرخان کراوە بۆ فیستیڤاڵی ڕووناکبیری گەلاوێژ و ئەم ساڵیش بە هەمان شێوە بودجەیەک تەرخان کرا بەڵام بودجەیەکی زۆر کەم بڵین ئەوەنەی کە من ئاگاداری بم لەبەرەوەی تەفاسیلی بودجەی فیستیڤاڵ نازانم بەڕاستی بەڵام جگە لەو بودجەکەمە ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانی پێشوو سپۆنسەری هەندێک کۆمپانیا و لایەن و بڵین بە سپۆنسەری زیاد لە شوێنێک ئەم فیستیڤاڵی ئەم ساڵە کرێ ڕەنگە 4 کۆمپانیا و شوێن و کەناڵی و ئەمانە سپۆنسەری بەشی زۆری ئەم فیستیڤاڵیان کردوێ بەڵام بە دقیقی بودجە چەنە و چۆن و تەرخانەکرێمانە منەوە تەفاسیلە نازانم سوپاس بۆ ئامادەبوونی تەبان ئەمڕۆ ینی مەعودێکی زۆر گرنگت هەبوو بەڵام ئامادەبووی لەگەڵ ئێمە داوام لێتەوەی سنگ فراوانتر بیت ینی لەم پرسیارەی کە دێکەم ئایا حزبێک نییە لە پشتی ئەمەی تۆوە لە پشت ئەم فیستیڤاڵی تۆوە ئەمە زۆر ئاشکرایە خۆی فیستیڤاڵ بڵین بنکەی ڕووناکبیری گەلاوێژ وەک بنکەیکی ڕۆشنبیری نەک حیزبی بڵین ناوەندێکی سەر بەخۆیە بەڵام تەمیلی لە شۆ تەمیلەکرێ ئەی بێگومانێت لێ تەمیلی ئەو بەشێکی لە ڕێیەشێتی نیشتمانی کوردستانەوەیە بەڵام وەکو بنکەیکی ڕووناکبیری بنکەیکی سەربەخۆی و ئێمە بەو پەڕی ئازادی ئیش لەو بنکە و لەو فیستیڤاڵە ئەکەین وەتا ئێستا بە هیچ جۆلێک هیچ لایەن و هیچ کەس و هیچ حزبێک شتی بەسەرا نەسەپانوین زۆر سپاس کاک علی پێنجێنی چی دەڵێیت سەبەر بە قسەکانی کاک نەوزاد ئایا ئەو یعنی کراوەیە ئەو فیستیڤاڵە بۆ هەموو کەسێک بۆ کەسێک کە بەشدار بێت ئایا سانسۆر هەبووە ساڵانی بەشداربوونی تۆ مەسەلەن چەند ساڵێکە دەبینیت ئەو فیستیڤاڵە لە سلێمانی دەکرێت ئایا ئەو قسەیە کە کاک دکتۆر باسی کردیان جیاوازێک تۆ ئەبینیت وڵا لە ڕاستیان منەمێ ئاستی مناقەشەکە لەسەر فیستیڤاڵ بینە ناو محتەوای فیستیڤاڵ بیبێنە ناو ئەسڵی وەزیفەی فیستیڤاڵەکە ناوەڕۆکی فیستیڤاڵ و سلێمانی 19 ساڵی ڕابردوو چیمان کردووە ئەو دیبیت و کۆبوونەوانەی کردومانە چۆن بووە ئەو پردانەی کە ئەبووە پردی کۆنتاکت و پەیوەندی ئێمە و کولتورەکانی تر چەنە فیستیڤاڵی گەلاوێژ توانیوێتی ئەمە بکە ئەگینا وەک کاک دکتۆریش وەک ڕۆشنبیری وەک ناقیدێکی ئەم وڵاتە ڕەنگە زۆر هین نەبێ ئەوەی کە ئەم بودجەیە چۆن ها چۆن کرا چۆن بوو بەڵام گرنگەوەیە بۆ نمونە من پێم خۆشە قسە لەسەرەوە بکەم سلێمانی و فیستیڤاڵ چییە؟ یعنی ئەمە دوو شتە زۆر مەراقە بۆ دڵی من لە هەموو دنیای فیستیڤاڵ هەوڵەدا پێکهاتەی کللتوری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری شوێنێک شارێ بەرز بکاتەوە بە شوێن خۆیان کێشی کا و ئاستی واعی بەرز بکاتەوە واتە شارێک ڕابێنێت مووقعی ڕابێنێت فیستیڤاڵ هەیە ینی ئەگەر مەجای تاوتە دەبێ بەڵامەکو ینی پێت وایە هێشتا ئەم فیستیڤاڵە تەواو گزارشتی لەو واقعا ڕۆشنبیری سلێمانی نەکردووە ئێمە قسە لەسەر ئەوەی ئایا ینی ئایا لە سلێمانی ئەم فیستیڤاڵی سلێمانی تێپەڕاندۆ بۆ شارەکانی تر و بۆ دەرەوەی سنووری مەسەلەن بۆ پارچەکانی تری کوردستان منی ژەمەوێ ئەوە بڵێم هێشتا فیستیڤاڵ نەیتوانیوە ڕۆحی ئەو ڕۆحە بزۆزە یاخیبوونەی سلێمانی بگوێزێتەوە بۆ ناو فیستیڤاڵ واتە ئەم شارە زیندویەتێکی زۆر زۆر سەیری تایە لە ڕێی کولتوریەوە زۆر زیندووە فیستیڤاڵی گەلاوێژ بە بڕوای من لە 19هەمین فیستیڤاڵی و لە یەکەم فیستیڤاڵی و کاگەر هەڵەنە 1996 بووە هەتاوەکو ئێستا نەیتوانیوە ئەم ڕۆحە بزۆزە
یاخیە بە شوێن خۆیان کێش بکە لە حاڵێکە لە هەموو دنیای فیستیڤال بۆ ئەوەیە شارێک بکا بە وەجە شارێک بک بۆی کە جوڵەی تێبخا بەڵام لای ئێمە بە پێچەوانەوە سلێمانی کێکە لەو شارانی لە دڵبرینارترین قۆناغەکانی خۆیان هێشتا بڕوای بەوە هەیە سەما بکە لە تراژیدیترین لە حەزەی خۆیان بڕوای بەوە هەیە موزیک بژەنێ لە بێکەسیترین و قەیراناویترین وەسع وەک دکتۆر فەرمووی هێشتا ئەم شارە بڕوای بەوەیە دەقێکی جوان بخوێنێتەوە کەواتە بزۆزیەک دینامیکێتی لە جوڵەی ئەم شارە هەیە کە بە بڕوای من فیستیڤاڵی گەلاوێر دەرەقەت نەهات و ئەم ڕۆحە تەرجەمەی ناو فیستیڤال بکەن. با بچین لای تەرزەخان بزانین ئەو چیاڵێت سەبارەت بەو تەرحە ئایا ئەم فیستیڤاڵە بۆتە بەشێک لە کەلتوری سەقافی کوردی سلێمانی هەرێمی کوردستان؟ من پێم وایە ناڵم غەدر زۆرە بەڵام فیستیڤاڵی گەلاوێش تەنها بۆ سلێمانی نەبووە ئێمە بینین کە ساڵانە کەسانێکی زۆر لە هەولێرەوە من خۆم ئەسڵەن ڕاستە کچی شارەکەم بەڵام لە هەولێرە ژیم ساڵانە لە هەولێرەوە چاوەڕێکن کە فیستیڤاڵەکە ئەکرێتەوە گەنجانێک هەن دەقی جوانە نووسن و ئەینێرن بۆ هەر لە مانگی هەشتونە و پێشتریش ئیتر ئەینێرن بۆ فیستیڤاڵەکە بۆ ئەوەی دەقەکانیان بەشدار بێت و زۆریشیان هەتا ئێستا خەڵاتیان بردووە و کە خەڵکی سلێمانیش نین ئەوانی کە خەڵاتیان بردووە من بەناو ئەتوانم ناویان ببەم ئێستا کە ئێمە من بۆ یەکەمین جارە بە ڕسمی کە بەشدارە بم لەو فیستیڤاڵە لە دهۆکەوە هاتوون لە هەولێرەوە کەسانێکی زۆر هاتوون لە هەمان کاتا لە پارچەکانی تریشەوە کە هەمیشە حزوری ئێران هەبوو حزوری تورکیا هەبوو و ئەمانەش حزوری دەرەوە هەبوو کوردانی دەرەوە لەوانەیە نەیتوانی بێ فیستیڤاڵەکە تەواو سلێمانی نیشان بە بەڵام توانیوێتی ئیشێک بکا لە کاتێکا کە خەڵک دوورەکەوێتەوە لە ئەدەب و لە هوەر و لە دەق و لەم شتانە هەمووی باسی سیاسەتەکە هەمووی باسی گرانیەکە هەمووی باسی ئەوەکە بۆیە من پێم خۆشە ئەگەر بودجەیەکیشی بۆ سەرف کرابێ ئەگەر پارەیەکیشی تیا سەرف کرابێ ئەو کۆبوونەوانە زۆر جوانن کە ئەو نووسەرە گەنجە نەی سلێمانی و هەولێر کۆ ئەکاتەوە باسی شعرەکەن و ئەبێ بە شەڕ لە بینی خۆیانە لەسەر شێرکۆ بێکەس و لەسەر بەختیار عەلی و لەسەر عەبدوڵڵا پەشێ و من ئەوم زۆر پێخۆشە یعنی زۆر جوان زۆر جوانە لێوە ئەچمە لای کاک دکتۆر بارف قسەیەکم هەیە حەزەکەم بێڵێم بەڵێ فەرموو بەڕاستی ئێستا سەردەمێکە ئێمە هەمومان بریندارین کە قەیرانێکی سیاسی ناخۆش قەیرانێکی ئابووری خراپ هەلومەرجێکی سەخت تیرۆڕووی تێکردوین وەزعی ناوخۆی کورد ئاڵۆزە هەموو ئەمانە خەڵکی بە تەواوی نیگەران و بریندار کردووە بمانەوێ و نەمانەوێت لە دەستگاکانی حکوومەتدا لە ناو بازاردا لە گەڕەکەکاندا لە هەموو شوێنەکانی کوردستانە وای لاتوە ئەم فیستیڤاڵە بۆ خۆی ئەتمۆسفیرێکی دروست کردووە ئەتمۆسفیرێکی ڕۆشنبیری ئەتمۆسفیرێکی کۆمەڵایەتی ئەمە بەڕاستی جۆرێک لە خۆراکی ڕوحە بۆ ئینسان لەم سەردەمەدا کە هەموو فشارێکی خراپی لەسرە بۆ وێرانکردنی بۆ داڕمانی جگەل لە شەڕی تیۆر و شەڕی ناحەزان و دوژمنانی کورد بەرامبەر بە کورد خۆی بۆیە فیستیڤاڵەکە من لە سەرەتا وتم بە هەموو کەم و کوڕەکانەوە بە هەموو کەم و کوڕەکانەوە هەنگاوێکی زۆر باشە دیارە چاوەڕ هەمومان چاوەڕوانی ئەوواکەین ساڵ بە ساڵ باشتر بێ یا بابەتی زیاتری تێدا پێشکەش کرێ بۆ ویژدانیش دەیڵێم بەڕاستی من ئەمە 3 ڕۆژە بەردەوام هاتوچێ ئەم فیستیڤاڵاکەم هەموو لێکۆڵینەوە و قسە و بابەتەکان پەیوەندیان بە فکرەوە هەیە بە عەقڵەوە هەیە بە پێشکەوتنەوە هەیە بە ئەدەبەوە هەیە بە کولتورەوە هەیە بە پێش حەزارەتەوە هەیە بە شارستانیەتەوە هەیە بە ڕۆشنگەریەوە هەیە هیچی پەیوەندی بەوە نییە کێ دزی کرد کێ خراپ بە کام حزب باشە کێ گەندەڵی کرد کێ گەندەڵی نەکرد نەخێر ئێمە لەو ئەتمۆسفیرە کە ڕۆژانە دەمان برینەکانمان دەکولێنێتەوە لەوەمان لا دەدا ئێستا ئێمە بەڕاستی ئەم چەند ڕۆژە مێشکمان ئارام بووە ویژدانمان ئارام بووە لەبەرەوە ئەو پارەی لەم فیستیڤاڵا سەرف دەکرێت ئەو پارەیە بۆ ئەمە باشترەوە لەوەی بۆ کۆمەڵێ شت کە کەس نازانێت چی ئەگەر چی مەسەلەن ئەگەر حزبێکیش لە پشتەوە بێت کاک دکتۆر باسی کرد هەموو حزبێک هیچ شتێک حزبێک لە کوردستان لە پشتەوە نەبێت بەڵام ئاخر نەبوو بە پلاتفۆرمێک بۆ بانگەشە و ناردنی هەندێک مەسەجی ئەگەر باسی یەک حزب کراوە هەموو کەس حەقێتی قسە بکات من بە سەراحەت دەڵێم ئەوە چەند ساڵە هاتوومە بۆ ئەم فیستیڤاڵە ئەوە نەکراوە داکۆکی نییە لە حزبێکی دیاری کراوە دایان نووسەر لە دهۆکەوە دێ لە هەولێرەوە دێ لە گەرمیانەوە دێ لە کەرکووکەوە دێ لە سلێمانیەوە لە بەشەکانی تری کوردستانەوە دێ ئەمانە هەموو بیرۆڕای جیاجان هەر لەسەر قسەیە کاک دکتۆر بۆچی هەندێک
فەیس هەیە زۆر لە هەموو ساڵێک دووبارا بێتەوە ئایا لە بەغدابێ ئایا لە دۆک بێت ئایا لە هەولێر بێت ئایا لە نازانم لە کوردستانی ڕۆژهەڵات بێت ئایا لە ڕۆژئاوا بێت ئایا لە باکوور بێت کۆمەڵێک فەیس دووبارە دەبنەوە هەستەکەی لە یەکەم میهرەجان و دۆ میهرەجان و حزوریان هەیە ئایا ئەم قسەیە ڕاستە یاخود ئەم ساڵ جیاکاری هەیە جیاوازی بەرحاڵ هەندێک دەموچاو دووبارا بێتەوە ئەمە زۆر بە کەمیە زۆر بە دەگمەن تو ئەگەر کەسێک یا دوو کەس دەبینیەوە کێشە نیە ئێمە هەموو ساڵێک لە فیستیڤاڵە بڵین لیژنەدا ئەنی ناومان لە بەڵام بگورە ڕەنگە و کەسانە خاوەنی میولێک بن کە نزیک بێت لە حەزبەکەی کە سپۆنسەری فیستیڤاڵەکە کات هیچ حزبێک سپۆنسەری فیستیڤاڵەکەی نەکردووە باسی سپۆنسەری باسی هینم کرد بڵین گروپی قەیوان یا قەیوان گروپ ماڵی چالاک چی کۆمەڵی کۆمپانیای شۆنن سپۆنسەریان کردووە حزب سپۆنسەری فیستیڤاڵی گەلاوێژی نەکردووە مەسەلەی دووبارە من و زۆر بە دەگمەن ئەمە ئاسڵان هیچ این شکال کێشەنی ئەمە کە بڵێ ناوەکان هەڵەبژێرین لیستمان لایە هەوڵمان ناوە کە کەسی تازە بڵێ تەبیعی بە پێی تەوەر ئێمە هەموو ساڵێک کە فیستیڤاڵەکەین بیر لەواکەینەوە تەوەرە سەرچیەکانی فیستیڤاڵ چی بێ دوای ئەوەی تەوەرەکان دیاریەکەین و بابەتەکان دەستنیشانەکە اینجا بیر لەواکەینەوە چێ شایستەی ئەوەیە یا چێ بۆ ئەم تەوەرانە گونجاوە قسە بکاو تا دوای بەپی ئەوە بڵین کەسان کەسایەتی ڕۆشنبیریا بڵین نووسەر و ئەدیب و ڕۆژنامە نووسمانە بانگێش دەکەین بەڵام حەزەکەم یەک تێبینی بڵێم ئەمەی کە کاک عەلی وتی 19 ساڵە فیستیڤاڵی گەلاوێژ دەیتوانیوە تعبیر لە شاری سلێمانی بکە ئەمە بە تەنها بینینی کاک عەلی خۆیەتی بڵێ ئەو وایە بینێت تێڕوانینی ئەوە تێڕوانینی من زۆر بە پێچەوانەی تێڕوانینی کاک عەلیەوەیە بۆ پێی کە فیستیڤاڵی گەلاوێژ ڕێک تعبیرە لە شاری سلێمانی خۆی لە زیندویی شاری سلێمانی لە جوڵەی شاری سلێمانی لە مۆدێرنە و مەدەنیەت و ڕۆشنبیربوونی شاری سلێمانی و خۆی لە ڕاستیە بنکەی ڕووناکبری گەلاوێژ و لە فیستیڤاڵی گەلاوێژ لە لایەکبووی ئەم شارەیە بە هەموو شێوەیەک لەم شارەوە هەڵقوڵاو لەم شارەوە بۆ ئەوەی کەوا ئەکە ئەم فیستیڤاڵی گەلاوێژ وەک چالاکیشی زۆر زیندوی کولتوری لەم شارەیە ببێ ئەم جەوە ئەم کەشە کەرنەڤاڵەیە کە فیستیڤاڵەیەتی بۆ پێی کە توانیوێتی جگە لە کولتوری کوردی کولتوری ئەم بڵین کولتوری وڵاتانی دراوسەیە وڵاتانی دەرەوە یا دنیا چەندین کولتور لە سلێمانیا کۆ بکاتەوە بۆ ئەوەی دیالۆگ بسازانێ بۆی پردی پەیوەندی کولتوری دروست بکە بۆی وەکو لەم لە هەموو فیستیڤاڵەکان ئایبینین ژمارەیەکی زۆر نووسەر و ڕۆشنبیری وڵاتانی جاجیا لە یەک فیستیڤاڵە بە فەڕەنسی بابەت پێشکەشەکرێ و بڵین ڕۆشنبیری فەڕەنسی تورکی عەرەبی ئینگلیزی جگە لە کوردی تا دوای ئەمانە هەر هەمووی بڵین ئەو نیشاندەری ئەوەن کە چۆن فیستیڤاڵی گەلاوێژ تعبیرە لەم شارە ئەمە با یەک تێبینیتر بڵم بۆی ڕوونتر بێ بۆچی فیستیڤاڵێک لەم ئاستەیە کە دیالۆگی کولتوری کوردی ڕاستەوخۆ لەگەڵ ئەوانی تر ناوچەکانی ترەکە بۆچی چوارچێوەدار بکرێ بۆ بە یەک شار یعنی مەفرۆز وایە سروری شارێک ببڕێ بتوانێت پەیوەندی کولتوری لەگەڵ کولتورەکانی تر وڵاتانی تر گەلانی تر دروست بکە و ئێمە هەوڵی ئەوەشمان داوە بە تەنها ئەمە لە سلێمانیە قەتیس نەکرێ بەڵکو لە بڵێ مولتەقای سەقافیمان کردووە لە بەغدا لە بەسڕا لە نەجەف لە شوێنی تر ئێستا لە هەوڵاین لە ئامەد بیکەین لە سنە لە بەڵێ لە ئامستەردام لە کوێی تر بەڵام 19 ساڵ ئەوەتان نەکردووە با ساڵانی پێشوو ئەمانەمان کردووە ناڵم لە بەغدا و بەسڕا و نەجەف و ئەمانەی تر لە فیستیڤاڵەکەتان بردوتە دەرەوە مەسەلەن بەڵام سلێمانی و هەرێمی کوردستان مەفروزە ببرێت کاک دکتۆر ئەکرێت شنیوە من ببرە فیستیڤاڵەکە بۆ خۆی لێرێ بەڵام دیداری جۆرا و جۆر کراوە لە بەسرا دیداری کوردی عەرەبی کرا من خۆم تێدا بەشدار بووم لەوێ بابەتێکم خۆندێتەوە ژمارەیەکی زۆر لە نووسەر عەرەبەکان لەوێ بەشدار بوون قسەشمان کردووە و زۆریشیان پێ خۆش بووە چەند ساڵێک بەر لە ئێستا و ڕاستی لە کاتێکا کە بەسرا لە وێرانەیە ینی وەکو بڵێ ئێمە پندێکی کۆنەیە بعدە خراپ لە بەسرا ئەمان کرد بە گاڵتەوە ینی لەو حاڵەتە ئێمە هاتوین بۆ بەسرا بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەو جۆرە پەیوەندیە دیارە لە شوێنی تریش دیداری ڕۆشنبیری و بە یەکگەیشتن هەبووە بەڵام فیستیڤاڵەکە بۆ خۆی تایبەت کراوە بۆ ئەوەی کە ساڵانە لە ناو سلێمانیە ئەنجامەدرێەوە ئەمەش زۆر ئاساییە ینی ئەگەر شارێک ساڵانە جۆرێک لە فیستیڤاڵی جۆرا جۆر ناوی جۆرا جۆریا بێ بەڵام ئەم فیستیڤاڵە ئیتر ناوی فیستیڤاڵی گەلاوێژە و
ساڵانە دەکرێت کەم و کوڕشی تێدا دەبێت واقعیەکی گشتیە لە واقعی ڕۆشنبیری و کولتوری ئێستا ئێمەدا کەم و کوڕێکی زۆرەیە حتمما ئەو ڕەنگەداتەوە ڕەنگی داوەتەوە لێرە کاک عەلی ئەفەن یەک دووش لە ڕۆن کەمەوە بۆ کاک نەوزاد من مەبەستم ئەوە نییە فیستیڤالێکەیە ناوەکەی بگۆڕین بە فیستیڤالی سلێمانی وە قسەکردن لە خودی سلێمانی مەبەستم لە ئەگەر قسە لەسەر ئەمەیە بە بڕای من لە 90 ساڵی ڕابردوو فیستیڤالی گەلاوێژە زۆرترین دەنگ و ڕەنگەکانی شارەکانی تر و ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان لە ناو فیستیڤالە ئامادەیی بووە ئەوە دەنگەکانی ناو خودی سلێمانی دەنگی ناو خودی سلێمانیش هەر لە فیستیڤاڵا وجودی بووە مەبەستمەوەیە ڕۆحێکی یاخی هەیە ئەمڕۆ بمانێ و نەمانەوێ ئەمڕۆ حەیاخیە جوانە سلێمانی قیادەیەکە ئەمڕۆ حەیاخیە تەرجەمەی ناو فیستیڤاڵ نەبووە ئەگینا ئەوەی دەنگێکی شعری جوان لە هەولێرەوە دێ بەشداری کردووە زۆر باشە بەشداری کرد و لە ساڵانی ڕابردوو شامەی کردووە ئەمەیە دوو ئەمەوێ یعنی مەسەلەی فیستیڤالی گەلاوێژ تۆزێ بگوێزینەوە بۆ هەندێ مناقەشەی تر من ئەپرسم لە 90 ساڵی ڕابردووە چپردێکی پەیوەندی کولتوری فیستیڤالی گەلاوێژ توانێتی دروستی بکە لەگەڵ نەتەوەکانی ترە ئەمە بە کتێب پێم بڵێ بە بەرهەم پێم بڵێ بە دیبیت پێم بڵێ پێم مەڵێ چوار ئەدیبمان داوت کردو و شەوێ لە ڕیستۆرانتێکا دانیشتون و دوو پێکمان خواردوێتەوە و دوو قسەمان کردووە نە ئەمەیان ناڵێم ئەم دیبیتە کولتوریە فیستیڤالی گەلاوێژ توانیوێتی پردێکی پەیوەندی لە بینی کولتوری کوردی و ئەوانی دیا دروست هەر لێرەوەم بیتەوە لای کاک نەوزاد ببوورە تەرزەخان سەدێمە وڵات ئەوانەی کە بانگ دەکرێن زۆر جار کە دەڕۆنەوە تەنانەت هێدلاینێک نانووسن لەسەر فیستیڤال لەسەر سەقافەت و لەسەر کەلتوری کوردی ئایا ئەو میوانانە ینی کێیە کە بانگیان دەکات کێ بەرپرسە بێگومان پێچەوانی ئەمە ڕاستە هەم پێچەوانەی قسەکەی کە عالی هەم پێچەوانی پرسیارەکەی تۆ ئەو لە ڕاستیە ژمارەیشی زۆری ئەوانەی کە بانگێش دەکرێن بۆ فیستیڤاڵی گەلاوێژ جگەلەوەی هەر کە لێرە لە فیستیڤالەکە بابەت پێشدوایی کە ئەڕوانەوە بەڵێ لەوێشا لە وڵاتی خۆیانە ئێمە بە ئەرشیڤ لامانە ژمارەیشی زۆریان بابەتیان نووسیوە و بە زمانەکانی خۆیان بە فەڕەنسی لامانە بە ئینگلیزی بە ئەڵمانی جگە لە عەرەبی بە عەرەبی هەر زۆرە تر ئێمە بەشێکمان لێکرۆ بە کوردی بەشێکی لای خۆمان پارێزراوە و ئەوەی کالیەڵێ هەر ئەوە نەبێت دوو کەزێنین دانیشین پێگە خۆینەوە نازام چێ قسانە ئەسڵەن پێکواردنەوەی هەرتیانە فیستیڤال ئەمەی هەرتیانە ئەم قسەیە ڕاز نەبووە نەبوو بەو ئاستەشە ئەمە بڵێ بەڵام بەهەرحاڵ ئەوانەی کە ئەڕۆنەوە زۆریان من بە ئەرشیڤ زۆرم لایە کە ئەو پردی پەیوەندی نەوزاد بۆ نەکراوە کتێب و تەرجەمەی بکەن هەم کراوەشیان کردووە کراوە بەچی ئەو دیبیت و گفتوگۆیە کە کراوە و ئەو برادرانە هاتوون فەڕەنسیە عەرەبیە مەغریبیە کوردە خەڵکی باکوورە ئەمە تەرجەمە کراوە بەبێ بە کتێب و لە فیستیڤالی ئایندەیە لە فیستیڤالی حەڤەیە کراو لە هەژدەیە ئەوە بەرهەمی فیستیڤالی حەڤەمان کۆی ئەم دیبیت و گفتوگۆیە لە بینی کولتوری ئەمە کوان کام کتێبانن زەحمەتدازم ڕەنگە تۆ ئاگا لێ نەبێ من ئاگام لە فیستیڤالی گەلاوێژ نەبێ کەس ئاگای لێ نییە کردومانە وەکو چی جارێ بە ئەوڕ نەبێت بەباتی چەمچی پردی پەیوەندی چییە؟ یعنی چەمچی پردی پەیوەندی ئێماڵین دروستکردنی تەفاهمە لە بینی دوو کولتورە لە ڕێی نووسینەوە یان ئێمە ئەمە ئەڵێن ئیتر ئەو چەمکە لای تۆ ڕەنگە تەنها لەوەیە قەتیز بێ بڵێ کوا ئەو کتێبانە لە کاتێکا تۆ متابعی مەفروض وایە بزانی سەیری ژمارەکانی گۆڤاری گەلاوێژی نوێ بکە بە کوردی و بە عەرەبی ژمارەیشی زۆر لەو بابەت و تارانە بینی کە کەسانی لێرە مقابلەیەکتان کردوون قۆمان لێرە مقابلەیەکت کردووە ڕای لەسەر فیستیڤالی گەلاوێژ چییە؟ باش ئەو حەزەکەم چەند نووسەرێکم پێ بڵێ لە جەریدەیەکی لۆمۆندا بە قوڵی قسەی لەسەر فیستیڤالێکی گەلاوێژ کردبێ بەڕاستی ئەو قسە کراوە کاک نەوزاد و یعنی زۆر یەکێک لەو بابەتانەی کە باسەکرێ بەردەوام ئەو میوانانی کە بانگێشەکرێن زۆر جار
نەیانتوانیوە ببن بەو کەسی کە یعنی تۆ میوان ناچار ناکەی کە بڕۆ بڕاتەوە بنووسێ ئەمە منیم لەبەرەوە داواتی ناکەم کە ڕۆشتەوە لە وڵاتەکەی خۆیان بەڵام بەشی زۆریان ناچارکە بنووسێ لەمە قەتیز نەکرێت لەمە قەتیز نەکرێت کە بۆ ئەنووسەیە بۆ نانووسەیە بۆ نەینووسیەوە تا دوای لە کاتێکە ئێمە لە ئەرشیفە ژمارەیەکی زۆر بابەتمان لایە هەر پار بڵین ساڵی پێرار بوو فەڕەنسیەکان هاتن کۆمەڵێک بابەتیان بڵاو کردووە بە فەڕەنسی کاک بەرزافەرز بۆی تەرجەمەکردین و بۆی نالێرەڵانە هەندێکیان بڵین تێڕوانی نیشە ڕخنەیشیانە هەندێک پێشنیار و هەندێک ڕخنە و ئەگەر ستایشی ئەوە بکەن کە کوردستان ێستا لە بارودۆخیشی ئاوا پێشکەوت و گرنگاژی سلێمانی واچی ئەمانیان هەر هەموو نووسیوە ستایشی شارەکە ستایشی بزوتەوەی یا جوڵەی ڕۆشنبیری لە شارەکە و تا دوایی بەڵام بڵین تێبینیشیان هەبوو ئەمانیان هەموو نووسیوە لە ڕۆژنامەکانی بەڵام وەکو کاک عەلی وتی ئەگەر بکرابایە بە نامیلکەیەک بە شتێک لە دەلیلەکە یعنی لە گۆڤارەکان لەبەرەی وتار بوون لە گۆڤارەی لە گەلاویشونیا بە کوردی و بە عەرەبی بڵاوەتەوە لە بەڵام گەلاویژی ئەن ببوورە ناگات بە هەموو خوێنەرێک یعنی بۆچی ناگا ئەوەی خوێنێتەوەی مەبەستی بێ پێگا و بەس بازێک لەوانە لە ڕخنەی چاودێرا بڵاو کراوەتەوە تۆ تەبیعی تۆ ئەگەر باسی هەموو بیستیڤاڵی گەلاوێش بکەی 19 ساڵ من 4 ساڵە بڵین سەرۆکاتی گەلاوێژم وەرگرتووە و ساڵانی پێشوو نازانم چۆم و بارحاڵ بەڵام لەو کاتەوەی کە ئێمە ستافێکی تازەین لە گەلاوێژ و ناوی ناوەکەشمان گۆڕی لە بنکەی ئەدەبی و ڕووناکبیری گەلاوێژ و ڕووناکبیری ئەدەبیەکەمان لابرد بۆی کە ڕووناکبیری بۆ پێی کە بەرفراوانترە گەورەترە هەمەلایەنترە هەمە ڕەنگترە بۆی هەموو بابەتێک پێشکەوت کرێت نەک تەنها ئەدەب بابەتی فکری ئەدەبی فەلسەفی سۆسیۆلۆژی سایکۆلۆژی تا دوایی بڵین هەموو ئەم بابەتانە ئەمە بۆ پێی کە ئەم بابەتانە باشتر ئەتوانن دیالەگوی کولتوری بسازن لە نێوان ڕۆژنبیری کوردی و ڕۆژنبیری ئەوانی تر زۆر سپاس دەچمەلای تەرزەخان ئەم ساڵ یعنی مەسلەی جێندەر هاتەکایەوە ئێوارە شعری خانمان هەبوو تا چەند ئەحساست کرد یعنی هەوڵێکە یاخود سەرکەوتنیەکە بۆ هێنانە و ناوی ینی مەسلەی جێندەر و مەسلەی فیمینیزم و مەسلەی کەلتوری ژن و سەقافەتی ژن ئایا مەسەرەن ئەکرێت مەسەرەن ئەدەبی ژن جاکەیتەوە لە ئەدەبی پیا و شتێکی وا ئەکرێت خوێندنەوەی ئێوە چۆن بوو بۆ بەرح و تێزانەی کرا پێشتریش لە فستیڤالەکە و لە شوێنەکانی تریشا وەکو شعر و وەکو بەشداریەکان هەمیشە ژنیتیا بووە و لە میوانەکانیشە هەمیشە ژمارەیەکی زۆر ژنیتیا بووە تایبەتکردنی ڕۆژێک بە مەسلەی جێندەر و مەسلەی ژنان ئەمەیان شتێکی نوێ بوو لە فستیڤالەکە من نازانم ئەوان چۆن بیریان کردوەوە لە کاتێکە ئەو بڕیارەیانداوە بەڵام بەنسبەت خۆمەوە بەنسبەت ڕێی شخصی خۆمەوە پێم وایە شتێکی زۆر باشە لە کاتێکا کە ئێمە پار ڕوخساری ژنی کورد ئافرەتی کورد کچی کورد شتێکی تری پیشانی دنیاە لە ڕێی شەڕی داعشەوە کچی کورد لە مەسلەی قوربانی بوون و کوشتنی سەر ناموس و ئەم شتانەوە چووە قۆناغێکی ترەوە کە دنیای سەرسام کرد بەخۆی ئەمە هەموو میوانەکان کە هاتوون سەرسامن بەوەی بۆ یەکەمین جارتۆ ئەوە ئەبینی کە سەرسامن بە ژنی کورد لەلایەکی شەو مەسلەی کچە ئێزدیەکان هەیە کە بابەتێکی فۆتۆگرافی تەرخان کراوە بەوەی کە 5 کچی ئێزدی هەن من زۆر پێم باشە یعنی بەڕای تۆ لە دۆخە سیاسیەکەەوە گواسی بۆ تابعێکی ڕۆشنبیری کرد بەبەرە ینی وەکو کەلتوری شتێکی سەقافی ناتوانم وا بڵێم لەبەرەوەی مەسلەی جێندەر و مەسلەی ژنان بە شێوەیەکی ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ دیسان ئەچووە سەر شەڕی داعش دیسان ئەچووە سەر مەسلەی کچە ئێزدیەکان دیسان ئەچووە سەر ئیسلامی سیاسی دیسان نەقڵە بۆ سەر ئەو شتانە لە هەموو حاڵەتێکە ئەوەی کە من بینیم شتێکی باش بوو لێکۆڵینەوەی زۆر جوان پێشکەش کرا لەبارەی مەسلەی جێندەر و ئەوانە بەڵام من وەکو ڕەئی شەخصی خۆم پێم وایە ئیشکردن لەسەر مەسلەی جێندەر و ئەم شتانە لە هۆڵی داخراوە سوودی نییە لە هۆڵی داخراوە من پێم وایە کە ئەمە ئەبێ ڕۆچێتە ناو کۆمەلگاوە تەنانەت بە خۆشیانم وتم زۆر باشترە کە تۆ پرۆژەیەک پێشکەشکەی لەوەی کە ڕۆژێک تەرخانکەی بەڵام شتێکی باش بوو بەگشت کاک دکتۆر بەڕێی جەنابەت یانی پێم وایە ئەو میوانانەی هاتوون کە کەسێکی بیانی هاتوون لە وڵاتانی جۆرا و جۆرەوە کە ئەما بینن ینی سەیری ئەواکەن میلەتێک لەم خراپەدا کە
گەمارۆدرا بەڕاستی بە درێژایی مێژوو ئەم میلەتە گەمارۆدرا و زوڵمی لێکرێ و غەدری لێکرێ بە دیوێکا دەبینن ئافرەتی کورد مەسەلەن بە چەک خەباتەکە بە دیوێکی ترابینن ئێستا ئافرەتی کورد بە قەڵەم خەباتەکە ئەمانە هەمووی بەرهەمی ئینسانی کوردن چ پیاوی کورد چه ئافرەتی کورد لەبەر ئەوە با ئێمە زۆر بە ڕاشکاویش بڵین کاریگەری فیستیڤاڵ و یان کۆبوونەوەی ئەدەبی و ڕووناکبیری و ڕۆشنبیری و ئەمانە زیاتر کاریگەرەکەی معنەویە ئەگەرنا ئەمە عسایەکی سحری پێ نییە کۆمەڵ لە ماوەیەکی کەمدا بگۆڕێ لە خۆناکەوە بۆ خۆناغێکی تر و ئەمە کاریگەریەکی معنەویە جۆرێک لە پەیوەندی دروست دەکات لەگەڵ دنیادا من چەندین وتارم دیوە کە ئەوانەی لێرە بوو نەگەڕاونەتەوە بڵاویان کردوێتەوە یا لە ئەنتەرنێت بینیمەیان لە ڕۆژنامە شتەکانە و زۆر جاریش لێرە کتێبوشت چاپ کراوە بەڕاستی لەگەڵ ڕێزشما بۆ کاکعالی ساڵانی ڕابردوو بەڵام ئەم ساڵ ئەم قەیرانەوە لە سەرەتا وتم بەم فیستیڤاڵەشەوە دیارە بۆیە تۆر بۆ نەبوو بە کاریگەری لەبەرەوەی فیستیڤاڵی گەلاوێژ نەیتوانێت ببێ بە حەدەز لە ئاستی ئیقلیمیشە ئەم پرسیارێکی جەوهەریە بۆ فیستیڤاڵی گەلاوێژ نابێ بە حەدەس بۆ خۆ دەزانی حەدەس مەغزای خۆی هەیە پاش 19 دەورەش لە دوو جەریدەی لۆکاڵیا قەتیز نەمێنین بەڵام فیستیڤاڵی گەلاوێژ قودرەتی بە حەدەسبوونی نییە ئەمە خەتای چییە بۆ وایە من بۆ خۆم دڵگەرمم بەوەی کە نابێ کەوا نابێت ئەگینا من بۆ خۆم حەزەکەم لە سۆڵگەی ئازارەوە پرسیارێکی جەوهەری زۆر لەجێ خۆی دادی بەڵام ئێمە بە دیسانەوە سێری واقعی تەرزەخان قسەیەکی زۆر جوانی کردوتیەوەی کە ببوورە توخوا دکتۆر ئەوەی وتی لەسەر جێندەر کراوە لەسەر کێشەی ژنان و یەزیدی ئەمە وایە لە فیستیڤاڵێکا بەس نایەتە ناو مەیدانی عملی ئەم قسەیە ئەگەر من تەرجەمەی کەم یعنی یەکەم فیستیڤاڵ نەیتوانیوە ئەو کێشانە بکا بە حەدەس دووهەم ئەم مەوزوعە تەرجەمەکردنی ئەو ڕۆحەیاخیەیە کە فعلەن ئافرەتی کوردی لە قۆناغی قوربانی بوون و بە زەی پیاتنەوە کردو بە سەری ڕمی ڕاپەڕین و زۆر باشە لە پرسیارەکان بووبرا واقعی ڕۆشنبیری پرسیارە لێرەوە واقعی ڕۆشنبیری هەر لە قسەی جەنابتەوە ئێستا ئەوەی ئەو تاوانبارە یاخود فیستیڤاڵەکان تاوانبار نیە مەسەلە ئەوەیە فیستیڤاڵ ئیعلانیەوە کاڵە فیستیڤاڵەیە کێ بابەتی هەیە دەتوانێت پێشکەشی بکە ئەوەی هاتوو بۆ فیستیڤاڵەکە من نمونە باشەکانیانە لەبەر ئەوە واقعی ڕۆشنبیری کوردی بۆ خۆی مەزاجی لیژنەیە کە مامۆستا ئێمە لە بەرنامەیەکە قساکەین هەر کەس بۆیە قسە بکات بەڵێ من قسە بکەم بەڵێ دێنەوە دێمە خزمەت کاکعالی دێمە خزمەت ئەوەی کە هاتوو باشترینیانە ئەشە لێکۆڵینەوەی هاتبی و زۆر باشتر لێرەوە کاکعالی ئایا کاک دکتۆر کێشەکە لای ئەو ڕەوشە ڕۆشنبیریە کە ئێمە دیعایی بۆکەین کە کۆمەڵگەی کوردی گەیشتۆتە ئاستێکی ڕۆشنبیری واکە بە خۆمان بڵین هاوڵاتی مەدەنی یاخود کێشەکە لەوایە کە لەم هەوڵ و فیستیڤاڵانەیە ناتوانرێت سەقافەتێکی وا دروست بکرێت ئەگەر لای خودی کۆمەلگاکە دروست نەبوو بێت و ژێرخانی نەبێت و پاشخانی نەبێت. باشە من لە وەڵامی جەنابتە پرسیارێکەکەم بەڵێ بوونی فیستیڤاڵێکی لەم جۆرە بوونی باشیان نەبوونی متفقین لەس من بوونی باشە وانە من وتم بەبێکەمە کوڕی نابێ ئێمە واقعەیەکمان هەیە واقعەیەکی ڕۆشنبیریمان هەیە بمانەوێ و نەمانەوێ ئێستا ڕۆشنبیری و کولتوری کوردی لە واقعەیەکی خراپدا لە هەموو لە سەرانسەری کوردستاندا بەڵام ئاخر زۆر جار هەر قسەکەی دیوێکی قسەکەی کاکعالیش ڕاستە دکتۆر یعنی زۆر جار بابەت نێراوە ڕەنگە مەبەستەمان ینی کاک دکتۆر مەبەستمان فیستیڤاڵی گەلاوێژ نیە بەتەنێ ینی مەبەستمان ینی ڕەنگە میزاجی کەسێک کە لە لیژنەیە دانراوە ئەو تێکستی پێ من پەیوەندیم بە لیژنەکانەوە نییە بەڵێ تەنها چەند ساڵێک بێژی کێن ئەوانەی کە بێ لەو نازانم منەوە هیچ نەقناوە من وەکو هاوڵاتی هاتوومە سەیرەکەم گوێ ئەگرم بەڕای جەنابتان وەکو کەسێکی ینی ڕووناکبیر و ناسراو ئەبێ ئەو کەسانەی کە مەسەلەن تێکستێک یانە بن بە لیژنەیەک ئەبێ ئاسیان چۆن بێت دەبێت لە ئاستێکدا بن ئاستی بەرپرسیارەتیدا بن ئەو تێکستانەی کە دێ بە چاوێکی عادیلانەوە بە چای بە وجدانەوە هەڵی سەنگێنن چ چیرۆکە چ شعرا چ لێکۆڵینەوەیە کە چ بابەتە جۆرا و جۆرەکانی ڕووناکبیریە ئەمانە دەبێت بدرێ بە کەسانێک کە شارەزاییان تێدا هەبێ و ڕەچاوی ئەوە بکرێ ئەم بابەتە ئەندازی سەرکەوتنی چۆنە ئەندازەی چەندێک مەجاری بدرێ ئەم بابەتە
حەقی ئەوەی هەیە پێشکەش بکرێ یان حەقیەوە نییە ڕەنگە سی بابەت بێەوە فیستیڤالەکە بەڵام دەیان هەڵبژێرێ ڕەنگە لەو سیە بیستیشی باش بێت ڕەنگە بیستیشی باش بێ خۆ مەرجنی هەمووی خراپ بێ ڕەنگە هەندێکی پاشتر بڵاو بکرێتەوە یا ئەمە بڵە فیستیڤال بڵاوی کاتەوەی خاونەکەی ئەوە نازانم عادەتەن لە کۆنگرە زانستیەکاندا جاری وایە کۆنگرە مەجاری ئەوەیە بۆ نمونە سی لێکۆڵینەوە پێشکەش بکات 6 لێکۆڵینەوەی بۆ دێ لەو 6 50 قبوڵەکرێ بوو باخسم تاوکەم سی پێشکەشە کرێ بەڵام بیستەکەی تریش قبوڵەکرێ دوای چاپەکرێت دوای چاپکرێت ئەمە بەڕاستی زۆر گرنگە من نازانم لەم فیستیڤالانە لێرەوە باز بین بۆ ئاستی یاری ئەو ڕۆشنگەری و ئەو سەقافەتە عامەی کە لە هەرێمی کوردستانە هەیەت پێت وایە ئەو وەزعایی کە ئێستا دروست بووە تا چەند کاریگەر بووە لەسەر وەزعی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ئایا بەرەو پێشەوە ئەڕوات ئایا هەوەستانێکە ڕۆشنبیری کوردستان زۆر خراپە کۆمەڵی فاکتەر دەوری بینیوە فاکتەری سیاسی و حیزبی لە سەرانسەری کوردستانە ئەوە ئێمە زۆر بەداخەوە دەڵێم لەم سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیایە کە ژمارەی کەناڵەکانی ڕاگەاندنمان تەلەڤیزیۆن و غەیری تەلەڤیزیۆن هەر زۆرن کە نیوەیان زیادە بە لێشاو مەسرفێکی زۆرە کرێ و پارەیەکی زۆر ئەچێتە قوڕگی ئەو کەناڵە ڕاگەیاندانەوە کە زۆری زیادە و کەناڵەکانی ڕاگەیاندن بالئیجماع ڕۆڵێکی زۆر نێگەتیڤ و خراپیان هەیە لەسەر وەزعی ڕۆشنبیری چونکە هەر لە مناڵەوە تا پیرێک و پەککەوتەیەک میزاجی تێک چووە لە بەردەم کەناڵەکانی تەلەڤیزیۆندا بەس تەنها باسی سیاست و حیزبایەتی و ئەم ناشرینکردن و ئەو ناشرینکردن و بێحورمەتیکردن بەم و ئەو شتانە زیاتر هینەکە نمونەمان زۆرە دەیان حاڵەتی ڕۆشنبیری چاکە بووە دەیان چالاکی زانستی هەبووە لە شوێنە جۆرا و جۆرەکانە کەناڵێکی تەلەڤیزیۆن یادواناتەوە بەڵام کۆبنەوەیەکی حیزبیە بێت لەبەر مایکی تەلەڤیزیۆن ئەو مەسئولانە سەریان دەرناکەوێت کە قسە بکەن کاک دکتۆر من زۆر بریندارم ئەوەندە بریندارم لەم حاڵەتە ینی زۆر دڵم زۆر پڕا کە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی کامەیە ئەرشیفە دەوڵەمەنەکان خۆ ئەم میلەتە مردوو نییە لە هەولێرە سلێمانی لە دوهۆک لە کەرکووک لە شوێنەکانی تر شانۆ هەیە پیشانگە هەیە چاپکراوی هەیە خەڵکی هەیە زەخیرەیەکی کولتوری هەیە دەری نابڕێ ڕێز لە حرمەتی خۆی گرێ ڕەنگە لە شوێنێکە کۆمەڵی خەڵکی لە ڕاست بێتەوە بێحورمەتی پێ بکرێت بەڕاستی سەباوی بێحورمەتیکردنە بە ئینسانی کورد بە موسەقەفی کورد بە خوێندەواری کورد بە شارستانیەتی کورد بە مێژووی کورد بە قوربانیدانی کورد ئێستا سەردەمی بێڕێزیکردنە لەبەرەوە ئەم فیستیڤاڵە هەر هیچ نەبێ جارێکی ترش ئێڵێمەوە بە هەموو کەم و کوڕەکانیەوە هیچ نەبێ ئەوانەی لەوێ کە قسە ئەکەن ڕێز لەوانە ئەگیرێ بەرەمەکان هەڵبژێراوە اینجا کەم و کوڕی تێدایە گیر و گرفتی تێدایە ئەمانە من جارێکی تریش وتم بە بێکەم و کوڕی نابێت زۆر باشە چین لای تەرزەخان ئەف و کاک ئەلیس دێمە خزمەتت تەرزەخان تا چەند وەکو مەسەلەی ژن بۆ بە ینی کەلتورێک لە کەلتوری کوردەواری مراعاتی ژن و سەقافەتی ژن و پێویستی ژن و شخصیەتی ژن و کەسایەتی ژن خۆی ئەوە شتێکی دووفاقی و تا ڕادەیەکیش پێکەنی ناویە من پێم وابوو ئەبواە لە سەرەتا ئەبێ لە سەرەتا کە ئێمە باسی مەسلەی جێندەرەکەین مەسلەی ژنەکەین ئەوە بخەینە مێشکی مناڵەکانمانەوە ئەوە بخەینە مێشکینەوەیەکی نوێەوە کە مەسلەی جێندەر ئەو جیاکاریانەیە کە ئەبێ نەمێنێ زۆربەی جار لە ناو ڕۆشنبیرەکانیشا بەداخەوە لە ناو نوخبەشە ئەکەوینە ئەو هەڵەیەوە لە نێوان ژنەکان و پیاوەکان ژنەکە بۆ خۆی لە باتی ئەوەی بیاوێ لەگەڵ پیاوەکە شان بەشان بێ ئەوێ لە پێش پیاوەکەەوە بڕوە یعنی کێشەیەکی دروست کردووە لە باتی ئەوەی ببێت بە نەخێر نەخێر من مەبەستم ئەوە نەبوو مەبەستم ئەوەیە کە کەسێکی وەکو من کەیەتە ناو هۆڵێکەوە گوێ لە ناو کۆنفرانسێکە ئامادە ئەبێ من خۆم توانیومە خۆم ئازاد کەم توانیومە ئازاد بم ئەتوانم ئازاد بم ئێمە لە ئاستێکین ئەوەی کە پێویستی بەوەیە کە مەسلەی جەندەر و مەسلەی ئەم جیاکارانە و ئەم کاراکردنی ژن کاراکردنی کچەکان لە ناو کۆمەلگا ئێمە نین مناڵەکانمانن من بۆیە هەموو شتێکی لەبارەی ژن و پیاوەوە بوترێ لە بینی خوشکوبرایەکی شەڕ دروست دەکات لە ناو کۆمەلگای ئێمە بەڵام تۆ ئەتوانی بە دوو مناڵی 5 ساڵان بڵێ
بە کوڕەکە بڵێ تۆ توانی پەمەیی لەبەرکەیت و پێشت نەڵێن کچانی بە کچەکە بڵێ تۆ توانی تۆپێکت بەدەستەوە بێ و پێت نەڵێن کوڕانی ئەمانە شتی زۆر سادەن کە لە ناوهینە مەسلەی کاراکردنی ژن من لە یەکەم ڕۆژە شعر بخوێنەوە وەکو ژن نەمخوێنەوە وەکو شاعرێک وەکو لە افتتاحیەی بەرنامەکانە خوێنمەوە یعنی حزوری ژن هەیە وەکو خۆی ئەگەر ڕۆژێکیش نەبێ بۆ جندەر لە فستیڤاڵی گەلاوێژە هەمیشە ژمارەیەکی زۆر ژنیتیا بۆ نازانم من ئەگەر ئەو پرسیاری تۆ ئەگەر بکرێت ئاراستەی کاک دکتۆر معروفکەین دکتۆر ئەو تەرحەی تەرزەخان بەوەی کە دەبێت لە مناڵەکانەوە دەست پێکەن ئایا کافیە بۆ ئەوەی کە مەسەڵەن لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی کوردیە کە وابەستەی زۆر ترادیسیۆن و وابەستەی زۆر یعنی فەرمایشتی ئاینیە ئایا ئەکرێت ئەوە بکەین لە کاتێکا کە ئێمە خێزانێکی مەدەنی پەروەردەکەین بەڵام هەندێک نوسوس و هەندێک تێکست و هەندێک فەرزکراوی باوی عادەت و ترادیسیۆن هەیە کە حکومان نەکات خۆی ئەوانە کاریگەری هەیە بەڵام بەرهەمی ئەو میلەتە کەسە جۆرا و جۆرەکانی لە هەر بوارێک دابێت لە هەر قۆناقی جیاجا دابێ ئەوە گرنگی خۆی هەیە بەڵام مشکلە ئەوەیە زۆر بەرهەمی باشە ئێستا خەوتووە لە کتێبخانەکانە لای لێ ناکرێتەوە لای لێ ناکرێتەوە کەناڵەکان و جارێکی تر دەیڵێمەوە کەناڵەکانی ڕاگەاندن لەو ڕۆوە زۆر کەم ترخە من مناڵەکەم هەرچی مەسئولی حیزبی هەیە ناوەکانیان نەزانێ بەڵام ناوی چوار کتێب نازانێ ئیلا مەگەر خۆم لە ماڵەوە فێرم کرد بێت چوار شانۆگەری نازانێ ئەم کوردە میسرەکان ئێستاش کەناڵەکانی ڕاگەاندنیان ئەو شانۆگەریانە بڵاوکاتەوە کە دایان ساڵ پێش ئێستا پێشکەشیان کردووە من لە کەناڵەکەی ئێوە با دەست پێ بکەم کەناڵێکی تازەیە هیوادارم تووشی ئەو نەخۆشیە نەبێ کە کەناڵەکانی تر گرتویانە ئەگەر هەر وەکو ئەوانە لە ئێستا و دایخن ئەگەر نا با بێتە کەناڵێکی جیاواز بە هەموو معنایەکەوە کولتور بپارێزێ ئەرشیفێکی دەوڵەمەند دروستکە لە شانۆ لە ئەدەب لە لێکۆڵینەوە لە قانون لە سیاست لە بەرژەوەندی نەتەوایەتی لە استراتیژی نەتەوایەتی لە ئەمنی نەتەوایەتی لە پیشانگا لە کتێب لە ڕسم لە مناڵ لە پەروەردە ئەمانە هەمووی ئەم میلەتە شتی هەیە بۆ تۆ ئەتوانی خەزنێکی کاکە گیان ئێستا ئێمە لە فەیسبووکەوە دەبینین خو لە چەخماخا بینینەوە یەک تەلەڤیزیۆن نەیتوانیوە بیپارێزێ یان لەم سەردەمەدا لێکۆڵینەوەیەکی لەسەر بکە بابەتی لەسەر بکە یعنی بەڕاستی کەناڵەکانی تەلەڤیزیۆن مەسئولیەتێکی زۆر گەوریان لەسەرە بەداخەوە دەڵم نەیانتوانیوە ئەو مەسئولیەتە لەم قۆناغە ئاڵۆزەدا بەڕێوە بەرن بۆیە کام وایە هەم کەناڵەکەی ئەوە هەم کەناڵەکانی تریش من دەیان جارە قسانم کردووە گلەی خۆم دەربڕیوە وەڕەنگە من خۆم بەشداریشم لە کەناڵەکانە کە بانگم دەکەن قسە دەکەم معنای وایە لەگەڵ هەموو کەم و کوڕیەکە مینبەرێکە قسەیتی یاکرێ بۆیە زۆر گرنگە مادام خەڵک سەیرێکە خەڵکی ڕووی لێتی ئەو ڕۆڵەی خۆی ببینێ نەک وەکو ئەو پرسیارێکە کرد پرسیارە کرد لە جێ خۆی دایەتی ئایا لە سەردەمێکدا کۆمەڵێشتی باو سەپێنرا و هەلومەرجێکی خراپ ئەوانە ئێمە ئیدەینەوە بە مناڵی خۆمان هەر بەوە گۆشەکەین و بە سەقەتی بڕای یان ڕۆڵێکی تر هەیە بۆ گۆڕانکاری لە مناڵدا دیارە گۆڕانکاری لە مناڵ و پەروەردەکردنی مناڵ تەنها بە لێک لایەن نابێ ڕاگەیاندن لایەنیەکە لایەنێکێتی کۆمەڵی لایەنی دیکە هەیە ڕەنگە باسی ئێرە نەبێ ئەوانە ڕۆڵانەیە لە پێگەیاندنی مناڵ و پێگەیاندنی کۆمەڵێکی تەندروست و پێشکەوتوودا لەگەڵ ئەوانەشدا ئێمە ئەم هەموو کەم و کوڕێمان هەیە وکوتم یعنی لەم وەزع ناخۆش و کەم قەیراناویەدا هێشتا ئەم میلەتە میلەتێکی مردوو نییە میلەتێکە ڕاستە بریندایە خوێنی لێ دەچۆڕێ ئەنواوە ئەشکال هەم خۆمان ئازاری ئەدەین هەم دوژمن و ناحەزەکانمان ئازاری ئەدەن لەبەرەوە ئێمە هیوادارم خۆمان چاو بە خۆماندا بگێڕینەوە بە خۆماندا بگێڕینەوە بۆ ئەوەی بتوانین چ ئەم فیستیڤاڵەیە چ فیستیڤاڵی ترە چ دیداری کولتوری و ڕووناکبیری ترە ئەمانە هەمووی ڕۆڵ ببینین ڕۆڵەکەی زیاتر دروستکردنی پردی پەیوەندی بێ دروستکردنی پردی گۆڕینەوەی بیر و ڕابێ تێکەڵبوونی کۆمەڵایەتی و ڕۆشنبیر و ئەمانە بێ بۆیە تکام وایە وەکو کەناڵەکەی ئێوە با ئەو ڕۆڵە ببینێ کەناڵی کوردستان 24 ناوێکی زۆر گەورەیە لە فەڕەنسا 24ەوە ئێمە یەکسەر بیرمان بەەوە دەچێت دیارە جۆرێک لە پەیوەندی و ئاشنایەتی هەیە لەگەڵ ئەم دوو کەناڵەدا لە ڕووی تەکنیکی و ئاسی پێشکەوتنەوە من لە پێشکەوتنی گەورای بینم
بەڵام هیوادارم تەنها زیادکردنی ڕقەمێکی کەناڵی ڕاگەیاندن نەبێت. هەروە دەبێت ئینشاءڵڵا. کاک عەلی لەم ڕۆژگارەیە کە ئێستا سەحافەی تەلەڤیزیۆنی و ئەخەبەری و ڕۆژنامەنووسی زۆر هەنگاوی بڕیوە لە کاتێکا کە ژانەرە ئەدەبیەکان ئێستا لە جێگەی خۆیان نەماونەتەوە. یعنی ئایا ئێستا ئەو ئەدەبە ئەتوانێت وەزیفەی ڕۆشنگەری و بڵاوکردنەوەی ڕۆشنگەری و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری لە ناو تاکانی کۆمەڵا ببینێت؟ پرسیارێکی بەجێ، بەڵام پێشەوە وەک تاییدکردنێک بۆ ئەو ئاواتەی دکتۆر مارف خواستی منیشەر ئاواتی ئەومە کە فیستیڤاڵەکان وابێ بە زۆر وەک بێرخستنەوەیک و جەنابی شێزانە کە فیستیڤاڵی گەلاوێژی سەرەتا و کۆتاییەکەی بە خیتابی سیاسی دەست پێکات و کۆتاییشی پێدێ ئەوەی کە ئێمە ترسین لەوەی باسی سیاست و حیزب و ئەمبەرە و بەر بکرێت ئەوە سەرەتا فیستیڤاڵەکە بەوە دەست پێکات و کۆتاییەکەش یار بەوەدە کۆتایی پێدێ. بەو مەسەلەی پرسیارەکەی جەنابی شت من بڕوام وایە ئەدەب وەزیفەیەتی لە تراژیدی ترین چرکە ساتەکانی کۆمەلگای ئێمەیە ئامادە بێ، بەڵام کام ئەدەب؟ ئەو ئەدەبە فریودەرەی کە هەمیشە پاڵەوانێکی بۆ دروستەکان ناو چیرۆک و ڕۆمان و شارەکانە بۆ ئەوەی ئێمە نەبەردین نەبەزین ئازاین لە شکان نەهاتوین، ئێمە زۆر گرنگین، ئێمە سۆپەرمانین، یان ئەدەبێ شۆڕبوونەوە بۆ ناخی خۆمان و دەستبردن بۆ ناو برینەکان و دەستخستنە ناو ئەو خوێنەی کەمەییوە و لە ناو ڕۆحمانە خەریکە بێ بە سەرەتان. بە بڕوای من ئەدەب ئیشی ئەوەیە ئەم ناومێدیە مانیفێست بکات، چونکی بە بڕوای من هەتاوەکو برینەکان نەبینی هێزی تیمارکردنیت پێ نییە. واتە ئەو ئەدەبەی لە ڕابردوویەکی ترا لەگەڵ ڕێزمان ناونراوە ئەدەبی مقاومە و بە بڕوای من لە ئێستا شاڕەنگە لێرە و لەوێ وجودی هەبێ بە بڕوای من ئەوەندەی ئەدەبێکی فریودەرە، ئەدەبێکی ڕاستەقینە نییە. ئەدەبی ڕاستەقینە واتە شۆڕبوونەوە بۆ ناو برینە ڕاستەقینەکان، چوونەوە بەردەم ئەو ئاوێنەی کەلاکان باسیەکە بە حەقیقی خۆمان ببینین، شەرممان نەبێ لەوەی کە خۆمان ببینین و ئەبێ ئەدەب ئیشی ئەمە بێ، ئەدەب ئیشی ئەم هەڵتەکاندنە کولتوریە بێت کە بتوانین هەم لە کێشەی مناڵ هەم لە کێشەی ژن هەم لە کێشەی گەورە بتوانین باش مامەڵە بکەین. ئەو چرکە ساتی کۆمەلگای ئێمە دێت باز لە جێندەرەکە، چرکە ساتێکە کە دێن باز لەوەکەن من و ژنێک نابێت جیاواز بین، ئەمە هەمویان نەهەڵبەت، ینی دیدی زۆر ئینسان دۆست، دیدی زۆر قوڵ و جوانەیە، بەڵام من بۆ خۆم بڕوام بەوە نییە من و ژنێک ئەبێ لە یەک جیاواز بین، بەڵام ئەم جیاوازیانە ئەبێ بۆ من جێ حورمەت بێت کە ئەو جیاوازە لە من و منیش بۆ ئەو جێگەی حورمەت بم، نەک ئەوەی من پێم وابێ کۆی کێشەکانی پیاوێکی تەنیایی بەدبەخت لە وڵاتێکا کاژیم ئەمە هەمووی خەتای ژنە یا ژنێکی تەنیایی بێکەسی بەدبەخت کە دەستی بە ئەرز و ئەسمان ناگا پێی وایە کۆی هەموو شتەکان پیاون. نە ئەم دیدە لە نازانم لە ناو فیمینیزما جێ ببێتەوە یان نەبێتەوە، بەڵام ئەمە دیدێکی ڕق ئامێزە هەم لە ناو پیاومانە هەیە و هەم لە ناو ژنیشمانە هەیە و من بڕوام وایە ئەدەب ئەبێ ئیشی هەڵتەکاندنی ئەم وێرانەیە بێ کە ناوی کولتوری کوردیە. کاکە دکتۆر نەوزاد، چی بکرێت بۆ ئەوەی ڕۆشنبیری پەخش بکرێت لە هەرێمی کوردستانە وەی بگات بە هەموو کەس؟ چارەسەر چییە بەڕای ئێوە؟ خوێندنەوە چییە؟ چۆن ئەو سەقافەتە بکرێت وەکو بکرێت بە عەسیرێک، بکرێت بە نانێک، بکرێت بە ئاوێک، بگات بە هەموو کەسێک؟ تۆ پرسیاراکەی لە کاتێکە هەر ئێستا ڕۆشنبیری بەو شێوەیە بڵاوێتەوە، سەردەبێکە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە ئێستا ڕۆشنبیری لە ڕێی ماسمیدیاوە بەو شێوەیە بڵاوکرێتەوە کە تۆ پرسیاری لەیەکەی، یعنی کەناڵەکان بڵین سەتەلایت، ئینتەرنێت، فەیسبوک، دایان کەناڵ و بڵین هینی تر ئەمە بخۆی بەو شێوەیە ئەم ڕۆشنبیریە ئەم معریفەیە بڵاوکاتەوە، نەک بە ڕۆشنبیری بە معنا کلاسیکی تەقلیدیەکەی، ئەوەی ئەو بڵین ئەو معریفەیە کە ئەگاتە تاک و کۆمەلگا ئەگاتە هەموو کەس. بەهەرحاڵ ئەم پرسیارانە پەیوەندی بە تەوەرەوە نییە کە ئێمە بۆ هاتوین قسەی لەسەر بکەین دەبارەی فیستیڤاڵی گەلاوێژ. ئەگەر فرسەتم بی وەڵامی دوو شت بەمەوە، یەکەمیان ئەمەی کە بابەتی جەندەر لە فیستیڤاڵە ئەخرایە ڕوو بە ئەو بەڕێزانە باسیەوەیان کرد کە ئەمە لە هۆڵی داخراوە پێشکەش ناکرێ یا باز ناکرێ، مەفروض وایە بچێتە دەرەوە ناو کۆمەلگا. ئەم جملەیە تۆزێ
بڵین گشتیە ئەمەی کە هەچێتە ناو خەڵکو و ناو کۆمەلگا ئەمە جێندەر شتێک نییە بچێتە ناو کۆمەلگا و لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەلگای بەتەنیەوە لە ڕێگای ڕێکخراوی ژنان چالاکوانی ژنان چیتر لە ڕێگای ئەمانەوە ئیشەکان و ئەمە لە سلێمانیە لە کوردستانە بە شێوەیە پلشێوەکان ئیشی کردووە بەڵام ئەمەی کە لە هۆڵەکانە باسەکرێ گفتوگۆی لە سێرکردن بابەتی تیۆریە و بە مسۆگەری بابەتی تیۆریش لە هۆڵەکانە لە فیستیڤالەکانە لە کۆڕ و کۆبوونەوە میتینگ و مێزگرد و لەو شوێنانەیە لە ڕووی تیۆریەوە لەسەر مەسەلەی جەندەر بەڵام تەسقیفی نەبێت تەسقیفی لە ڕێی میدیا ماسمیدیا لە ڕێی کەناڵەکان لە ڕێی فەیسبوک لە ڕێی ئیتر زۆر وەسیلەی تر هەیە بۆی ئەمانە بگاتە بەڵام لە ڕێی بڵین هۆڵی داخراوە لە ڕووی تیۆری و زەرورەمە باس کرێ و حەزەکەم وەڵامی یەک تێبینی تری کاگالی بەمەوە باسی کراڵێ بۆچی فیستیڤاڵی گەلاوێژ یا مەرز نییە فیستیڤاڵی گەلاوێژ هەر بڵین کۆبنەوەیکی ڕۆژنمەری یا بستنەوەیکی ڕۆژنمەری کە لەم شارەیە لە کوردستانە یا لە شوێنی ترە ئەکرێ بۆ نابێ بە حەدەس جارێ ئەمەی ئەبێ بە حەدەس یا بۆ نابێ بە حەدەس ئەمەش بڵین زۆر ڕوون نییە بەڵام ئەگەر مەبەستیەوە بێ بۆ نابێ بە حەدەس بۆچی لە هەموو کەناڵەکان باسی ناکا بۆچی لە ناو بازار و شار و بۆچی هەر هەموو خەڵک لەگەڵ ئەمە تەفاعل ناکەوەمانەمە ڕەنگە بەو شێوەیە نەبێ ئەمە ئۆتۆپیایە خەیاڵە ئەمەی شارێک لە کاتێکا شار بریتێ لە پێکاتەی ئاڵۆز پەیوەندی شەبەکەیەک لە پێیوەندی ئاڵۆز پێکاتەی جیاجیا ژمارەیەشی زۆری هیچ پەیوەندی بەم فیستیڤاڵ و بابەتی ڕۆژنبیری وەمانەوە نییە ئیش و کاری خۆیەکە عیلاقی یعنی هەمیشە بە جۆرێک لە جۆرەکان تۆزێک ئەگەر کەمیش بێت لە نوخبە نزیکە بێت ئەوەی کە نابێ بە حەداس بەو مەفهومەنا لە کاتێکە بڵین فیستیڤاڵ وا ئەکا چێتە ناو کەسانی کە مهتەمن بەم بابەتە و مەبەستیانە یعنی بڵین گەورەترین چالاکی ڕۆشنبیری ماوەیەک لەمەوە پێش کە چوون بۆ پیشانگای فرانکفۆرت بۆ کتێب لە شاری فرانکفۆرت کە گەورەترین پیشانگا و لە هەمان کات گەورەترین جوڵانەوە یا بزاوتی ڕۆشنبیریە لە ڕێی کتێبەوە لەو شارەکرێ و سەدان وڵاتی ئەوروپی و غێری ئەوروپی لەو پیشانگای کتێبەیە بەشداریەکەن چالاشی ڕۆشنبیری و کولتوری جیاجیا پێشکەشکرێت تا دوایی بەڵام لە شارەکە چیتە ناو شارەکە ئەمە نابینی یا ڕنگدانەوەی ئەم پیشانگە ئێجگار زۆر گەورەی ئەو هەموو چالاشی ڕۆشنبیریە لە فرانکفۆرت لە ناو پیشانگەکە ئەکرێم لە مەساحیشی ئێزگار زۆرە کە فرانکفۆرت خۆی شارێکی گەورە نیە ئەچیتە ناو شارەکە ئەم حەدەسە نابینی ئەوەی کاری ئیشارەتی بۆ کرد ئەمە لە شارەکە ئەمە ڕەنگ ناداتەوە ئەوانە نەبێ کە وەکوتم بایەخ بەو مەسەلانە ببوورە ئێمە لەو یعنی مەوزوعە بچینە دەرەوە بۆ ئەوەی دکتۆر ڕۆشنبیری تا ئێستا نوخبەویە لە وڵاتی ئێمە بۆچی لەو زۆنا ماوەتەوە من پێم وایە لە زۆر وڵاتی دنیاشە ینی خەڵکی نوخبە ئەگەڕێن بدە بەڵام خەڵکی تریش دیارە دەرگا لە بەردەمیان کراوەیە و ئەخوێنێتەوە و بە دوایی ڕۆشنبیری دەکەوێت بە دوای فێربوو نادەکەوێت ئەمە مەسلەیەکی ئاساییە حەزم کرد ئەلێرەدا ڕوونکردنەوەی بڵێم لەسەر قسەیەکی ڕێیەکی کاگعالی کە پەیوەندی بە پرسیارەکەی جەنابیشتەوە هەیە بەڕاستی هەر زۆر بە توندی وتی ئەدەبی بەرگری ئەدەبێکی ئەمە فریودانی خەڵکەیە فریودەر ئەدەبێکی فریودەر بەسمەوە دروستکردنی پاڵەوانێک کە لە شکان نایەت لەگەڵ ئەو ڕۆح تۆ جەنابەکە یەکەم جار قسە کوتی من برینارم ئەو دەڕێاوێتی لە دڵی من کە تۆ بریناری لە ژیەکانی دڵی ئەوی یاوە ئەمە ئەیە ئەچێتە ناو کارکتەری ڕۆمانێکەوە من حەزەکەم پاڵەوانێکی شکست خواردوو ببێ بە ئاوێنەیەکی ڕاستەقینە ئەو هەموو خوێنە ببینم کە لە یەزیدیەکانە چۆڕ ئەو هەموو کە لە ببورن تەنها دوو دقەمان ماوە ئەو دقەیەش بابین بۆ نەیتوانیوە هەمیشە پاڵەوانێکی بۆ هێناوی ناشکەم تەواوکەم دەبی هەر میلەتێک کولتوری هەر میلەتێک ڕۆشنبیری هەر میلەتێک شێوازی جۆراوجۆری تێدا ئێمە نالی و مەولەوی و مەحوی و ئەو پیاوە گەورانەمان هەیە گۆران ئەو پیاوە ناومێدەکانی دنیای ئێمە بوون بۆیە پیاوە جوانەکانی دنیای من ئەو پرسیار لە منەکە من لە بەرنامەیەکە کاکعلی فرسەتێکی بێت دکتۆر بەسەرعی لە بەرەو بچین ئەو بورە منە بێ قسەکەم تەواوکەم تەنها یەک دقەمان لەبەر ئەوە من ناتوانم خۆڕاگرتنی بێشمەرگەیەک نەبینم ئەگەر ئەو نەبووە ئێستا داعش لە سلێمانی بوو تەرزەخان بە دوو کەلیمە ببوورە لێرەش مافقراو بنجن نا مافقراو نیم من خۆم بە مافقراو نازانم تۆ بەڵێ مافم ماوە بەوانێ لێرە ژن خۆی ئیسباتەکە کە عنصر ئیجابیە لە کۆمەلگایە بە دوو کەلیمە گەر بکرێت پێمان بڵێ دۆخی ژیانی
ژن ئێستا یعنی ئایا بەرەو پێشکەوتنە لە ڕووی ڕۆشنبیریەوە تەبان. من هەستەکەم هەموو لەگەڵ ئەو کارەساتە گەورەی بەسەر کچانی ئێزدیا هات کە دووشت بوون لە یەک کاتا ڕویاننا لەگەڵ شەڕکردنی کچان لە بەرەکانی جەنگا لەگەڵ پێشمەرگەکانە دوو ڕووداوی زۆر گەورەیە ئەبێ ببێتە لە ئەدەبی شاکاری بۆ بکرێت کە مێشکی کچی کورد و ژنی کورد بگۆڕێ. هیچ من ئامادە نیم کە خۆم بە مافخورا و بزانم. زۆر سپاس تەرزەخان بەڕێزان دکتۆر نەوزاد ئەحمەد زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆر معرف گوڵ محەممەد معرف عومەر گوڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک علی زۆر سپاس بۆ ئامادەبوون تەرزەخان سپاس بۆ ئامادەبوونت بەڕێزان بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون دیداتان شاد زۆر سپاس.